مالیکی بەسەردانا دوو ڕۆژەکەی بۆ پارێزگای سلێمانی هێندەی تر ناکۆچیەکانی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی قوڵتر کردەوە بە جۆرێک یەکێتی و گۆڕان بەخێرهاتن و پێشوازیەکەیان بۆ مالیکی گەرم و گوڕ بوو. بەڵام پارتی وا باسی ئەم سەردانەی مالیکی دەکەن بۆ شاری سلێمانی کە نیەتێکی باشی لە پشتەوە نییە. پێم وایە ئەگەر نیەتی جەنابی مالیکی نیەتێکی تەواو بووایە دەبووە ئەو دەبووە سەردانی هەولێریشی بکردبە، بەڵام من دڵنیم لەوەی حقیقەت نیەتی مالیکی چییە لەو سەردانە هەتا ئێستا نازانم. بەس بە تەئکید ئەگەر نیەتێکی خێری هەبوایە بەمەبەستی نیەتێکی خێر ئەوەی بکردبە دەبووە داوای بکردبە بێت بۆ هەولێریش و چونکە ئەگەر مەسەلە سەردان بی منیش سەردانی مالیکیم کردووە. مالیکی هاوشێوەی نێوماڵی کوردی دوو ڕای جیاوازی لە نێو خەڵکی هەڵەبجەدا دروست کرد. ئیدارەی هەڵەبجە و بەشێک لە حیزبەکانی وەک یەکێتی و گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ و ڕێکخراوەکانیشیان جوان خۆیان گۆڕی بوو بۆ پێشوازیکردن لە مالیکی. بەڵام پارتی و بەشێک لە چالاکوانەکان دەیانوت حەز ناکەین مالیکی بێتە ئەم شارە. دوجار حەزەکەی پارتی و ئەو چالاکوانانە لە هەڵەبجە سەری گرت. بەرپرسانی ئیداری و بەشێک لە حیزبەکان لە هەڵەبجە خۆیان ئامادە کردبوو لە مۆنومنت و مەزاری شەهیدان و بینای پارێزگا پێشوازی لە نووری مالیکی بکەن و ئیدارەی پارێزگاکەش بەنیاز بوون داوای هاوکاری لە نووری مالیکی بکەن. بەڵێ بێگومان ئێمە جەناوی پارێزگاری دەشتی ئامادە کردبوو، چەند داواکارێکی ئامادە کردبوو. خۆشتان نەزان کە پارێزگای هەڵەبجە لە سەردەمی دەسەڵاتی نووری مالیکیە بووە بە پارێزگا، بۆیە ئێمە تموحیەوەمان هەبوو کە چەند داواکاریە بکەین لە ڕێی حیزبەکەی خۆشیەوە ئەو ئەکرێت یعنی لە ئایندەیە یان جەنابیان سەردام بکە یاخۆت ئێمە بیگەین شوێنی خۆی. بەشێک لە دانیشتوانی هەڵەبجەش دژی سەردانەکەی مالیکی گردبوونەوەیەکیان ئەنجامدا بۆ ئەوەی ڕێگری بکەن لە چوونی مالیکی بۆ مۆنومنت و مەزاری شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە. لەلایەن هێزە ئەمنیەکانیشەوە 4 کەسیان لێ دەستگیر کرا کە دوانیان ئەندامی پارتی دیموکرات بوون و دوای چەند کاتژمێرێک ئازاد کران. مەلابیسی جەریمەکە خوێنینەوە و تەجریمی ئەو کاراناکەین کە هەر کەسێکە ئەو کاری کرد بێت ئەمە لە ڕووی یاساییەوە سکاڵا لە جێ بەرزەکەینەوە تەحریکی داوای جەزاییەکەین و دیارە ئەمە پاش ئەوەی کە ئەوان ئازاد کران و لەگەڵ ئەوان قسەمان کرد چونکە ئەمە جەریمەیە ئێمەش تەحریکی داوای جەزایی لەسەر هەر لایەنێکەکەین کە بەرپرسیارە لە ڕفاندنی ئەو کەسانە. نووری مالیکی سەرۆکی دەوڵەتی یاسا و ئەمینداری گشتی حیزبی داعوای ئیسلامیە و لە ساڵی 2006 تا ساڵی 2014 بە دوو ویلایەت سەرۆکوەزیرانی عێراق بوو. بەهۆی تێکچوونی پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەرێمیشەوە لە کۆتا هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا حیزبە کوردیەکان ڕازی نەبوون جارێکی تر مالیکی ببێتەوە بە سەرۆکوەزیرانی عێراق. وریە حەمەکەریم NRT هەڵەبجە.